خاوەن پشکەکانی پرۆژەی هەنگستین لە هەولێر هاتوونە تا بەردەم دەستەی وەبەرهێنان داوا دەکەن پرۆژەکەیان تەواو بکرێت کە ماوەی 12 ساڵە پرۆژەکە تەواو نەکراوە. هەیە کرێسیە هەیە خانی فرۆشتێ بۆ پرۆژەیە سەس 2 ساڵە کرێسیە یعنی تاکەنجی حکوومەت تێرم هیوادارم بێتە سەرقەت و عیلاجێکمان لێ بکە قستەکەی خۆمان بداتەوە یاخودەوە تەیشەکەی بداتە بۆ هێنشکە. خاوەنی پرۆژەی هەنگستی دەڵێت ئامادەیە مۆڵەتی پێ بدەنەوە پرۆژەکە تەواو بکات. ئەو پرۆژە تەواو کردیان لە 150 زیاتر ئەمە تەواو کردووە و ئامادەمە تەواویش بکەم و بەس ڕێپێدانم پێ بدەن. پرۆژەی ڤاریەکێکی دیکەیە لەو پرۆژانەی گرفتی هەیە. ماوەی ساڵێکە پرۆژەکە مۆڵەتی پێدراوە بەڵام کاری تێدا نەکراوە. پرۆژەکە لە 2600 یەکە پێکاتووە. ئەمە لە کاتێکدایە 1400 یەکەی لێفرۆشراوە بە بڕی 12 ملیۆن دۆلار. ئەم پرۆژەیە تەنها گرفت بۆ خاوەنداری و بۆوانەی کە کڕویانە دروست ناکاتن بەڵکو گرفت بۆ ئیسtismار لە کورسان دروست دەکات بێ متمانەی بێسقەی دروست دەکات. ئێمە ڕۆژانەوە کۆمپانیەکان ئاقالەت کۆبوونەوە فرۆشتن دەست پێ دەکەن سە پرۆژەی نوێ 2000 ئێمە چۆن سیقە بکەین پرۆژەکەتر بفرۆشین. سەرۆکی دەستەی وەبەرهێنان لەسەر پرۆژەی هەنگستی دەڵێت پرۆژەکە دەدرێتەوە بە خاوەنەکەی بۆ تەواوکردنی. لەبارەی پرۆژەی ڤاریش وتی خاوەن پرۆژەکە مۆڵەتی لە شارەوانی وەرگرتووە پەیوەندی بەوانەوە نییە بەڵام چاودێری پرۆژەکە دەکەن. هەر ئەمڕۆ ئێمە ئاگاداری وەبەرهێنانی هەولێرمان کردەوە کە ڕێکەرەکانی پێدانی مۆڵەت بە وەبەرهێنەر لەسەر ئەم دوو پرۆژەیە جێبەجێ بکەن و بۆ ئەوەی وەبەرهێنەر لەسەر کارەکانی بەردەوام بێ و دەست بەجێ مافی هاوڵاتیان جێبەجێ بکە و پرۆژەکان تەواو بکات. ئەمە لەسەر ملکێکی تایبەت دروست کراوە مۆڵەتی وەبەرهێنانی وەرنەگرتووە مۆڵەتی لە شارەوانی وەرگرتووە. سەرڕای ئەمەش ئێمە وەکو دەستەی وەبەرهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی ئەو داواکاری خەڵک پێشکەشی ئێمە دەکرێت سەبارەت بەم پرۆژەیەش ئێمە ئاگاداری کۆمپانیای جێبەجێکارمان کردووە و ئەوانش بەڵێنیان داوە کە لە مدەیەکی زۆر نزیکدا دەست بە کارەکانیان دەکەنەوە و کێشەکانی چارەسەر دەکرێتن. لە ماوەی ڕابردوو بۆ کاری جیاجیا ژمارەیەک لە پرۆژەکانی وەبەرهێنان لە شاری هەولێر کارکردن لە پرۆژەکان وەستاوە تا ئێستا تەواو نەکراون. خاوەن پشکەکانش لە چاوەڕوانی تەواوکردنی پرۆژەکانن. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.